جارێکی دەستاوتان لەبێ بینەرانی بەڕێز و بە خۆشحاڵ و لەگەڵتانم بۆ تاوکردنی پرۆگرامەکەمان سەبارەت بە گفتوگۆکردن پشەوەکانی ناوچەی بادینان هۆکار و ئەنجامەکانی فەرمووە مەسەڵ محەممەد ئەگەر ملاحەزات هەبێت لەسەر ئێتوانی بڵێ. حقیقت یانی دکتۆر موسەنا مۆزوعەکان تێکەڵاوەکە بەڕاست ئێمە ئەمڕۆ هاتوین لێرە باسی مۆزوعێکی محەددە دەکەین و حقیقەتەن ینی لە دڵەوە ئێمە وەکو پارتیانی کە ئەم چاوپێکەوتنانە ئەکەین یا بڵاوکراوە بڵاوەکەینەوە یا بەیان دەرەکرێت ینی هەدەفمان ئەوەیەکەوە احتیوای ئەم کێشەیە بکەین بۆ لە پێناوی ئەو مەبدەئی کە ئێمە لەسەری ئیشەکەین کە ئاشی و ئازادیە یەکسانیە لە کوردستانە حکوومەتێکمان تەشکیل کردووە پەرلەمانێکمان هەیە کە بتوانین خزمەت بکەین ئەم کێشەی چارەسەرکەین بەڕاستی. بەڵام دکتۆر ینی مۆزوعەکان تێکەڵ دەکا کە ئەنەما هیچ شتێک لە ئارانیە پارتی دیموکراتی کوردستان حزبێکی مسۆیتە لە مەنتیقەکە بە ئارزوخۆی کوژێ ئەبڕێ نەقد ناتوانین لە حزبەکەی بگری لە ئەندامەکانی بگری کوتەجێکی بەدەستەوە لەسەر ئەم خەڵکە ئەمە ڕاز نییە. حقیقەتەن ئێمە مەترسی ئێمە لە هەڵسوکەوتی برادرانی یەکگرتووی ئیسلامی کە ببن بەداردەست بەو دەسە خەفی کە لە پشت ئەم تێکدانانەوەیە ئێمە داوایان ئیسلامی کوردستانە ئێمە هیچ شتێکی لەو شێوەیە بینین تا مەجال بۆ گومانێکی لەو بابەتە هەڵس و کەوتەکانیان لەو فەتەی ڕابردوو گومان ئەخاتە سەردەوری ئەوان گومان ئەخاتە سەردەوری ئەوان کەوا ئەمانە بەویستی خۆیان بێ ها بە ناویستی خۆیان بێ بکەونە ئەم تەشکیلەوە بخزێنە ئەو زەلکاوە کەوا خزمەت نە بە خۆیانەکە نە بە هەرێمی کوردستان ئەکا. ئەمە حقیقەتەن ئەمە ڕاستێکێتی پێویستە یەکگرتووی ئیسلامی ئادەی نەزەر بکات ئادەی نەزەر بکات لە هەڵوێستەکانی ئیلتیزامی هەبێت بە بڕیارەکانی پەرلەمان بە دەستوری هەرێمی کوردستان بە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە ئێمە لە دەڤەری بادنان ئەکسەریەتین بەڵام حکمی مطلق لای پارتی نییە. حکوومەتێکمان هەیە بە هەموو ئەو ناواقسانی کە باسکراوە کە نەقلێکراوە حکوومەتی هەرێمی کوردستانی پێ ئێمە بەشداری بەخۆکە لە لایکە من دەبینیم کرد دکتۆر موسەنا زۆر جاڵێ مەعارەزە ئەم پێویست نییە بە ناوی مەعارەزە قسە بکەن چون ئەگەر من لەگەڵ ئەحزابی مەعارەزە گۆڕان یا کۆمەڵدانیشم حتمما بەلهەجەیی کە بە شێوەیە کە مناقەشەی لەگەڵەکەم لەنا پێویستە تەنها وەکو ئەو لایەنە قسە بکە یەکگرتووی ئیسلامی کە بە ناوێ قسەکە یا بۆ چوونەکەی نزیکە لەوان حقیقەت خاڵی کێ باسی خۆ پیشاندانەدا کە هەموو کەسی ئازادە بەڵێ هەموو کەسی ئازاتە بەڵام بە جۆری دەستور بە جۆری ئەو دەستورەی کەوا نەقدت لێ هەیە پێ ڕازینیت بڕیاری لەسەر دراوە سبەینە ئەیگۆڕی ماڵی کە ئەیگۆڕی ئەوەشی جیازە بەڵام ئەمڕۆ پێویستە خۆ پیشاندان بە جۆرەی دەستور بێت بە جۆرەی ئەو تەشریعاتە بێت کە لە پەرلەمان لە هەموو دنیا مساعدە بخۆ لە هەموو دنیا ئێستا لە باریتانیا بڕۆ سەیری ئیجازەی خۆ پیشاندان بە زۆر بە بەسیتی دێڕێکی داناوە ئەڵێ ئەبێ حکوومەت بزانێ لایەنی پەیوەنددار بزانێ بە خۆ پیشاندان ئەو پێزانینە مەساری خۆ پیشاندانەکەت پێ ئەڵێت ئەبێ پێی بڵیت بۆی هەیە بیگۆڕێ ژمارەی خۆ پیشاندەرەکان ئەبێ بزانێ مەبەستەکە ئەبێ بزانێ ئەو لایەنەی پێ هەڵسی ئەبێ بزانێ ئەنجا بە قەدەر ئیمکانیەتی خۆیان کە بتوان مسەیتر بن بەسەر ئەو خۆ پیشاندانانە پۆلیس و دەستگای ئاسایش بەجار لەگەڵ لە مزگەوت دەرچوون دنیا وێرانکەن ئەمە خۆ پیشاندان ئەمە خۆ پیشاندان نییە باوەست لەوە بێنین کە ژمارەیەک چاودێر بوو بەڵێ ڕخنەی ئەوە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان ناوچەی هەولێر و بادینانە ئەگەرن کە ڕێگە بە چالاکی خۆ پیشاندانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن گۆڕان و یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی نایە بەڵام ئەو پرسیاری کە تۆزە لەمە پێش دکتۆر موسەنا ئاراستێ بەڕێستی کرد من بە شێوەیەکی دیکە ئاراست دەکەمەوە چ ڕێگە ئەگرێت لەوەی کە چ ژیانێکی دیموکراسی چ پرەنسیپێکی دەستوری ڕێگە لەوە ئەگرێ تۆ ڕێگە پارتی دیموکراتی کوردستان ڕێگە بگرێ لە کۆبوونەوەی کۆمەڵێک ئەندامی یەکگرتوو لە بەردەم بارەگای حیزبەکان یا لە بەردەم شوێنێکی دیکەیە بۆ هاوسۆزی دەربڕی بەرامبەر بە حیزبەکەیان ئەمە مافێکی سروشتی و سەرەتایی هەموو ئەندامی هەموو حیزبەکە کە هاوسۆز بێ لەگەڵ حیزبەکەی خۆی بۆ ئەم مافە بەڕەوا نابین و کۆدوبەندی بۆ دروستەکە بەڵێ ئەوە پرسیارێکی ڕایە ئەو پرسیاری جەناب دەکەی لە حاڵێکی سروشتی ئەتیادیە لە حاڵشیش ئەتیادیە زۆر ئەتیادیە بە جۆرەی ئەو ڕێگە پێدانی یاسانیە هەرچ حزبێ هەر لایەنێکی مەدەنی حزبی سیاسی خۆ پیشاندان بکات ڕێکخراوەکان بە ئارزوی خۆیان بام لە حاڵەتی کە لەم شێوەی ئەمڕۆ هەبوو تۆ بۆ احتیواکردنی ئەو ئیشکار حکوومەتی هەرێم پێویستە بە ئەز ئیجراعات بکات
ئەمە بەس لە کوردستانەوانی بەڵام ئەمە نەکاتەوە هەموو بارودۆخەشینا لەبارە دیموکراسی لە ناوبەن بە بیانووی ڕاست نییە پارتی دیموکراتی کوردستان ژیانێکی یەکسانی کێشەی کە بەیەکەوە ئەو خەڵکە ئیدارە بکات باڵانسێکی باشی ڕاگرتووە لەو مەناڵقانەی کە باڵا دەستە ئەمە لە لای کەوکو من دووارەیەکەمەوە پارتی دیموکراتی کوردستان زۆربەی دەنگی هێناوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لێ پرساوە بەڵام دەزاگانی ئەسایش بۆ بە هیچ شێوە مەنعی تەظاهور نەکراوە بە شێوەیەکی دکتۆر مەسەنا سەبارەت بە پەیوەندی نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەو پشێ و خۆپیشاندانانە هەیە من ئەوەی کە لە قسەکانی بەڕێستەوەی خوێنبەوە و لە بەشێک لە میدیا و قسەی ڕۆشنبیرەکانی ناو یەکگرتووش خوێنبەوە مافیان هەیە کە خۆپیشاندان بکەن دژی سنتەرەکانی مەساج و تۆ زۆر جار بە کلمەی لەشفرۆشی بەکارهێنان دەبێت دەزانی خەڵک بەو کلمەیە ئەو ڕۆژێت و پێی ئیزعاجەبێ و مافی ئەویان هەیە کە خۆپیشاندان بکەن ئەوانە شتی خراپن و زیاد لە حتێ پەڕی کردووە یعنی هەموو ئەمانە تەنزیرێکی هوشیاری و معنەوی نییە بۆ خەڵکێک کە ئامادە بێ کاری لەو شێوەیە بکە لە کاتێکا تۆ لە ئاستی پراکتیکی سیاسیا پێمانەڵی ئەوە دژی سیاسەتی یەکگرتووی ئیسلامیە کە هەڵبکوتنە سەر شوێنە گەشتیارەکان مەیخانەیە هەر شوێنێکی دیکە هەیە بەڵام لەسەر ئاستی ڕەمزی و معنەویە جۆرێک لە زەمینە خۆشەکەی بۆی کە خەڵەکەی ئەمە بکە ئەمە لەش فرۆشیە ئەمە زیادکردنی ئەخلاقی کۆمەلگاتێکەیە یعنی پێتوانی ئەمە دەگەێنێ دەڵێ نابێ هیچ دکتۆرێک باسی ئەو بکە کە جگەرت سەبەبی سەرەتانە چونکە بینە خەڵک دەچن هەموو بارەگانە جگەرە دەسووتێنن چونکەوانە هەموو قاتل نەوخەڵان ئەو بەشتۆ بەشعەتی وەقسانات تکالێکم دەتەوێت بڵێ زانەکانی بەڕێزی ئیسلامی دەبێت دەمی خۆیان قەپاتکەن نەڵێن عەرق حرامە و نەڵێن زیانی هەیە بۆ کۆمەلگا و نەڵێن لەشفرۆشی خراپ ئەمانە نەڵێن بەڵام ئەوەی کە ئەمە لەشفرۆشیە یا مەساجە فعلەن من پرسیارێکی زۆر سادە لە بەڕێستەکە مەگەر لە مەساجە و شێلانە پێم ناڵێ باشە بیکە بە یاسا بڵێ دەبێت پیا و پیا و بشێلێ و ژنژن بشێلێ پشتیوا دەکەی نایکی ئەوە خەڵکانی چوونەتە ئەو شوێنانەوە کە ئێمە نەچوین وازانم ئەوە سوکاتێکی گەورە بوو تۆ بە کادرانی یەکگرتووی ئیسلامی دەکەی وشەی لەشفرۆشی خاوەنی لەشفرۆشی دەڵێن چی باسکەی من قسەی ناڕەزایەکان دەڵێن دەزانین دەڵێن چی دکتۆر مەسەنا لە تۆ قبول کراوە سوکاتی بە ئەندامانی لەبەرەوە من دەڵێم چاوەکە من دەڵێم ئەمەی کە من بە شتێک دەڵێم ئەم شتە خراپە یا باشە معنێوەنی من تەحریزی خەڵک دەکەم برادەرانی پارتی و شورتە و ئاسایش و پاراستن زۆر باش دەزان بەناو خۆمە شتێکی سڕینێک کاکە گرتە ڤیدیۆکان هەموو کەسەکان پیشانەدا ئەو خۆ پیشانەدانە تەحریز دەیبەن و دەیهێن و دەیکەن ئەمەی تر خۆگەلکردن لەم قەزایانە بەڕاستی شتێکی ناڕەوایە خاڵێکی تر ئەمەی کە دەڵێ ئەگەر دەبێ ناوەکەیم پێ بڵێ و ژماری خۆپیشاندەرەکانم کاکە من ڕقمی فانیلەکانیشتیانە دەدەمێ ڕێگەم پێدی خۆپیشاندان ئەوە نەکردووە داخرخوا ڕگال داوا سبەینێ دەدەمێ بزانام دەهێڵی 2 مانگ لێرە لە ناوچەی یەکێتی خۆپیشاندان کرا لە بەردەرکی سەرا بە 10,000 خەڵک کۆبوونەوە یەکێتی نیشتیمانی ڕێگەی پێدا بەس پارتی دیموکرات تەنها یەک ڕۆژیش ڕێگای نەدا 10 کەسیش لە ناو سەرشەقامێکا کۆبێتەوە بە هەزاران هەزار پاراسون زێرەوانی بەجلی مەدەنیەوە لەسەر کۆڵانەکانە ڕاوەستا بوون ئەمە حقیقەتێکە دەبێ بەڕێزم ئێوە وەکو حیزبێک کە ناوتان دیموکراتە دەتانەوێت ئەزمونێکی دیموکراتی دروستکەن دەتانەوێت شانازیەک تۆمارکەن بۆ میلەتەکەتان دەڵێن ئەوە مێژومان ئەوە خەباتمان ئەوە شەهیدمان ئەوە دەنگمان ئەمە هەموو قبوڵە باش کوا دەرەنجامەکەی کوا تۆ دەڵێ ئەوە دەیانەوێت زەلکاوێ دروستکە من دەزانین پێ ئەو بچی دەڵێ زەلکاو بە خۆپیشاندان دەڵێ زەلکاو دوا دەگەروانێ پێم بڵێ ئەو زەلکاوی ئەو لیتە دەتسێ جارێکی تر کوردستان بۆی بگەڕێتەوە خۆپیشاندانی ئۆپۆزیسیۆنە بۆ دژایەتیکردنی گەندەڵی و خۆسەپاندنی حیزبی حاکم و بە تاڵانبردننی سامان و بوجە و تەخشان و پەخشانکردنی و هێشتنەوەی ئەم وەزع بەم شێوەیە و نەبوونی سەروەری یاسا ئەم بە ڕاگەاندنەکەی ناوخۆ دوێنێ چەند 5-6 ڕۆژ لەمەوە پێش دەڵێ بە زیاتر لە 3,000 داواکراوی دادگا هەیە تا ئێستا دادگایی نەکراون سەرۆکی هەرێم ڕێزیان لە بڕیارەکەی نەگرت 4 بڕیاریدا بۆی کە جۆرێک لە سەرەتاییترین معناکانی چاکسازی جێبەجێ بکرێ لە جیاتی ئەوە دەچن 4 بڕیار نانانە ئەوانە هەموو جەوهری مۆزوعەکە مۆزوعی ئیدانەی ئەو ئاژاوە جێرانی من دەڵێم چاوەکە من دەتەوێت ئیدانەی بکەم باش ئەبێ ئیدانەم کردووە کاکە 100 جار پێ نەدوتووە من ئیدانەی خۆپیشاندان ناکەم ئیدانەی خۆپیشاندان دەڵێن بنکە و بارەگای مەیفرۆشی ئەگەر کەسێک لە خۆیەوە بچێ یا بە خۆپیشاندان بچێتە سەر جێگای مەیفرۆشی و هەر جۆرە کارێکی تر کە تۆ ناوێنەی مەساج و شێلان چونکە شعبەکە ئێمەتان ئەوەنە
تووشی عساب کردووە هەمووی ڕقبوون پێویستیان بە شێلانە ئەگە ئەمانە پێشیان و ئێوە بەڕاستی پێویستیان بە شێلانە برادانی ئەوە ئەوە خەڵەکەیە ئەوە دەرکردنەوەی ئێوە دکتۆر مسەنای پرسیاری ئاسان شێلانی چی ئەو سنتەری ماساژانە وەڵا حقیقەتەن پێویستان لەوە مەکتەبەکان تووشی سەرێشە بوون دکتۆر مسەنای یەک پرسیاری ئاسان دکتۆر پرسیارێکی مامۆستا خۆت پرسیارێکی پرسیاری ئاسان پرسیارێکی ئەمەیە کۆمەڵێک کەس خۆپیشاندانیان کردووە کۆمەڵێک دوکانی مەفرۆشی بە پێی سەرچاوەکانی هەواڵ بەس لە 30 تا 40 دوکانەکان کە سوتێنراوە لەگەڵ دوو ئوتێل گەشتیاری لەگەڵ هەندێک شوێنی تر تۆ وەکو کادرێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئیدانەی سوتاندنی ئەو شوێنانە دەکەی و پێت وایە ئەو سوتاندانە کارێکی تێکدەرانەیە من قسەکەم زۆر وازەحە من دەڵێم سوتاندنی هەر شوێنێک دوکان بێ بارەگا بێ مەساج بێ مەی بێ هەرچی بێ خەڵک خۆی بڕوا بیسووتێنێ یا خۆپشاندان بکە بۆ سوتاندنی من کارێک ئیدانەی ئەوواکەم بەڵام خەڵک مافی خۆیەتی خۆپشاندانێکی هێمنانە کۆبکە بکە یا مەشروعی یاسا تەطبیق پێشکەشکا بە پەرلەمان بۆ قەچەخەکردنی ئەو یا ڕێگەی لێگرتنی ئیمزا کۆکاتەوە بۆ ئەو مەسئلانە ئەمانە ئێمە دەیان شێوازی ناڕزاییمان هەیە بۆ ئەم کارانە هەرکەس لەوژە نەزەری خۆی کە پێی وایە شتە خراپە ئەمە مافە بەڵام تۆ خۆت ئەدزیتەوە لەوەی کە ڕێگا نادەی خەڵک بۆ حتا مەیش خۆپشاندان بکە نەک بۆ گەندەڵی و بوجە و ئیبراهیم خەلیل و ئەمانە بۆ هیچ شتێک ڕێگای نادەی حتا بۆ ئەوەش کە دەشکرێ چێ دەیکا کادران و ڕێخستنەکانی خۆتان دەیکەن دەچنە ناو خەڵکە و ڕژێنەرەوە ئەو کارانە ئەنجامەدەن بیکەی بە پاساو بۆ ئەوەی کە دەرسێک بدەی بە ئۆپۆزیسیۆن بڵێ لەم بەڵگەت هەیە لەسەرەوە ئاخرەمە بەڵگەت هەیە لەسەر کە کادری من دەڵێم ڤیدیۆ تۆ دەڵێ باش بەڵگەکە بڵێم بەڵگەکە بڵێم باشە من پێم سەیرە ینی تەبانی سا و خەڵکە هەموو دەزانێت کە چەندێک پارتی لە سوڵتەی مطلق و چەندێک هەموو زانیاری ماڵ باشە تۆ خۆ لە مادزی حکوومەت نییە لەوێ پارتی حکوومەت پارتی هەیە ڕاست نییە بارمەتی خۆ ناقەشەکە لەسەرەوە بەڵگەکە پێش لە سووتانی مەقڕەکانی ئێمە بە 2 سەعات تەلەفۆن کراوە بۆ شورتە و بۆ ئاسایش لە جیاتیەوەی بڵێ دێن دەتپارێزم دەڵێ خۆتان دەبینەوە چیتان لێ دەکرێت دوای ئەوەش بعضێک شورتەوە ئاسایش فعلەن لە دووهۆک و لەو شوێنانە دێنە بەردەم بارەگاکە بەس لە جیاتیەوەی ڕێیان لێ بگرن هاوکاریان دەکەن تۆ دەتوانی پێم بڵێ سبەینێ بەرپرسی شورتە و بەرپرسی ئاسایش و ئەو کەسانی کە ئەوانە دایاندەمە دادگا و دایانێنمە سەر میدیاکان بۆی کە ئەو ڕاستیانە بە خەڵک بڵێم وەڵامت بەمە ئەگەر ئێوە ملتەزیمن بە یاساوە پەنا برن بۆ پەنامان بردووە تۆ لە جیاتی ئێمە مدعی عام بیکە لەمە حەقی عامە منیش نێکم دەبێت مدعی عام کوردستان محاسبەی هەموو ئینسانێکی مخەڕب و تێکدەردا دەڤەری بادنان ئەندامی پارتی بێت یەکگرتووی ئیسلامی بێت دەستان خۆش بێت ئاسایش بێت پێویستە تەسلیم بە یاسا بکرێت دەستان خۆش ئێوە دەست پێشخەری ئەکەن بۆ ئەوەی کەوا ئەو پلانەی کە ئێوە بتانێ و نەتانوێت کەوتونەتە ناوی بۆ لە باربردنی ئەو پلانەی کە ئاژاوجێڕیەکەن بەڵگەکە ئەوەیە ویستان لە سلێمانی و لە گەرمیان و لە هەلوورمان هەمان تەجروبە دوارە بکەنەوە خۆپیشاندان ئەکەن خۆپیشاندان حەقێکی شەرعیە بۆ کۆمەڵگەیەکی مەدەنی نەک بۆ تێکدەران ئێوە وەکو چ مەسلحەتێکتان هەیە ئێوە چ مەسلحەتێکان لە کاتێکە ئەزانن سوور ئەزانن زۆربەی ئەو کەسانەی کە سنتەری ماساژ زۆربەی ئەو کەسانەی کە دوکانی مەیفرۆشیان هەیە لە دینە جیاوازەکان بە ئیسلام بەڵام بچن ئەم کارە بکەن ئەمە ئێوە سکاتان پێ دەکەی وەڵامی ئەوەی کە کێشەی دروست کردووە و بەدگومانی دروست دەکات ئەوەیە کە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان ئەزمموی هەیە لەگەڵ کۆمەڵێک لیژنا بۆ کۆمەڵێک مەسلەی سیاسی و کێشە و گێلوگرە دروستکراوە بەڵام سەرنجام ئەم لیژنانە ئەنجامێکی ڕاستەقینیان نایەوە بەدەستەوە و نەپێکراوەیانی بۆیە ئێستا سەرۆکاتی هەرێم کە لیژنەیەک دروست دەکات بۆ لێکۆڵینەوە لە ڕاستەکان گومانیان هەیە وەکو ئەو لیژنەیەوا بێ کە لە ساڵی 2005 مەقڕی یەکگرتووی ئیسلامی سوتێرا وەکو ئەو لیژنەیەوا بێ کە لێکۆڵینەوە لە حەفدەی شوباتەکە ینی ئەمانەوە کە ئەنجامێکی ڕاستەقینە دەکاتێکە ئێمە بەڵگە هەیە ڤیدۆکان دیارە چی کارەکانی کردووە لە بەردەم سەتەر بۆ ئەو ڤیددیوانە بەکار نهێنن ڕاستەخۆ بیانگرن و سزان بن و ئەمە ئەندامی فلان لایەنە ئەمە ئەندامی فلان لانی ترە زانانی زۆر بەرامەوە سێرە کە حادسەیەگە بێ یا لیژنە دووسەکتە خەڵکان پێیان یەکسەر لێت
ناوی حیزبێکە بات یا لایەنێک سیاسی بۆ ناسێ فلان کەس بگرێ فلان بکات ئێمە حکوومەتمان هەیە دەستگا ئاسایشمان هەیە ئەمانە پێویستە خەڵکی ڕوودەمان تێ بکات لەژان هیچ ئایبێکی نییە بۆ دروستکردن و دەستنیشانکردنی ناواقسەکان لایەنی تەنفیزی چیەیە پێویستە ئەو لیژانە هەموو تەقی خۆی تەقدیمەکە لۆکۆڵنەوەی خۆی ئەکات پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەتابعەی تەنفیزکردنی ئەم لیژانانە بکە کە چیان بڕیارداوە تەوسیەیەکیان کردووە ئەمە لەژێر دەسەڵاتی حیزبان نییە حەقیقەتەن ینی معناوەنی ئەگەر حیزبێک لە وڵاتێکە لە هەرێمەکە لە شوێنێ زۆربەی دەنگی هێنا ئیتر ئەگەر خراپەیەک بوو حیزبەکە لە پرساوە حکوومەتەکە ئەمە ڕاست نییە حەقیقەتەکەی پێویستە حکوومەتێکی هاوپەیمانی مشتەرەکە پارتی دیموکراسیان بە تەنها نییە زۆر باش بزانین ئەگەر خۆتان انتیا وایە ئەگەر خۆتان انتیا بوونایە ئەگەر خۆتان انتیا بوونایە ئێستا خۆتان لە مەسەلەکان هەموو ئەزیێ بەو شێوە باسانە بام لەبەر ئەوەی تموحێکی دیکتاتۆریانەتان هەیە ناوەڵام مێربات بۆ باسکەم جارێ لەبەر ئەوەی تموحی دیکتاتۆریان هەیە ئەیانەوێت بیر و باوەڕ و ئەفکاری بە زۆر بسەپێنن بەسەر خەڵکی کوردستانە بە هەموو ئەشکالەکان بە هەموو تەنەوەکان لەبەر ئەو مبەررات دەهێنەوەوانێ ئەوە محفوظات حزاب علمانی بدەن بۆ ئەوەی خۆیان ئامادە بکەن بەڵام ئەگەر بەم شوێ بڕوە من متأكدم جماوەر بارمەتی خۆت بڵێ زۆر باش زۆر باس ئەتوانی وەڵامی قسەکان بدێتەوە بەڵام من پرسیارێکی لەکەم ئاساییە پێش پرسیارەکەی من یا دوای پرسیارەکەی وەڵام بێتەوە بارەزی خۆت قسەکە پرسیارەکە لەسەر ئەمەیە تۆ باس لە مافی خۆپیشاندانەکەی دژ بە یانەکانی مەیفرۆشی و یا هەر شوێنێکی دیکەی گەشتیاری لە کاتێکە ئەو شوێنانە شوێنی گشتین و هەر وەک چۆن شوێنی خەڵکی متەدەین وەکو مزگەوت شوێنی گشتیە چۆن خەڵکێک کە بیر و باوەڕێکی جیاوازی هەیە مەسیحیە چەپە ئێزدیە هەر شتێکە مافی ئەوەی نییە بڵێ من خۆپیشاندانەکەم دژی نوێژی هەینی و مزگەوت لەبەرەوەی مزگەوت و نوێژی هەینی مافی خەڵکی ئیماندار و مارەسەیەەکە هەر وەک چۆن خەڵکی دیژ مافی ئەوەی نییە دژی شوێنە گشتەکان خۆپیشاندان کە پێت وانە نابێ خۆپیشاندان دژی ئازادی و مافەمەدەنەکان بکرێ لەکوێوە لەش فرۆشی بوو بە ئازادی باسی لەش فرۆشی ئەمە تۆ ئستیزاز بکاری لەکوێوە مەی خواردنەوە لە شوێنە گشتەکانە بووە بە شتێکی یاسایی بەڵام مۆڵەتی پێدراوە بە پێی مۆڵەت کراوەتەوە ئەو شوێنە تۆ پرسیارەکان بە طریقەیەک دەکەی نازانم تۆ باوەڕت بەوە کردووە کە یعنی ئەو تۆمەتە ناشرینەی کە برادرانی پارتی لە ڕاگەیاندنەوە دەڵێن هجوومکردنە سەر ئەو مەساج و سەرمەی فرۆشی هجوومە لەسەر مەسیحی وێزیدی تۆ ئێستا قەناعەتت بەمە کردوتە من وەڵامت دەمەوە منەڵێمەوە درۆیەکی شاغدارە بوو ترێ مەسیحی وێزیدی لە ژێر مەترسیان لە کوردستان من دەڵێم کاکە پارتی دیموکراتی کوردستان ئەوەنە فەرمانەوەیەکی نادینی هەیە ئەوانەی نەخستوە بە دین ئەوانەی نەخستوتە ژێر بەکردەوە لە ڕاکێتان خستۆتە دڵی هەموو ئینسانێکەوە لە کوردستان تۆ حکومێکی ئیسلامی متطرف نییە تا من ئەڵێم تۆش زوڵم ئەگەر لە حکومەتە بۆ خێتە شوێن خوا ڕەحمی بۆ کرد لە حکوم نین زۆر سەیرە من ئێستا من دەڵێم کاکە تۆ حکومەت نیت لە زۆر شتا عیبداری وەڵڵی لەسەر تا پێ بەڵام من دەڵێم لەمەدا عیبدار نیت ناوەندی لەوەدا کە مەسیحی وێهودی بچەوسێنیتەوە وێزیدی بچەوسێنیتەوە ئەم فایلەت هێشتا بۆ دروست نەکراوە هەرچەنە زۆرێک لە بەرپرسەکانی پارتی لە ناوچە جیاوازەکانی دیانە و ئەوانە زەوزاری مەسیحیشتیان داگیر کردووە هەروە بە زۆر و زەوتیش بردویانە و بڕۆن تەحقیقیشی لێ بکەن بەڵام من دەڵێم تۆ وەکو حیزب و سیاسەتی حیزب وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زوڵمت لە مەسیحی و یەزیدی و غیری ئەوانە نەکردووە ئەم فایلەت نییە بۆ خۆتی دروستەکەی ئێستا تۆ دڵی کاکە ئەوانە دەچەوسێنرێتەوە هەموو خەڵک لێ دەپرسێ ئەمریکا لێ دەپرسێ کە چەند ڕۆژە لەمە پێشۆشداریدایە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ کاکە تۆ حکوومەتی تۆ دەبێ بیان پارێزیار کەسێ دەزرێژیان بۆکە هەر تۆ کردوجن تۆ بەرپرسێ پارێزگاریان لێکن ڕێگامدا ئەمە پارێزگای لێمەکەی ئێوە بۆستێنی ئێمە بێ ئێوە بۆستێنی ئەو ئەفکاری تەطەرفەی کە باش تۆ ناڵێتە ڕیزەکانتانەوە کە ئیستیغلال ئەکرێن کە یەکگرتووی ئیسلامی ئیستیغلال ئەکرێت کەوا هەرێمی کوردستان دەڵی کێشەی ئێوە دەتەوێستا هەمتر کێشێتر لەم لاوە قوتکەیتەوە دەڵی کێشەی علمانی و ئیسلامی کاکە بۆ تۆ بە ناوی علمانی تۆ هاتووی شوێنەکەی منە سووتاندووە
کێشەی علمانی ئیسلامی دروست هاتووی سوستاندوتە لەبەرەوە ئەمە مەرفوزە ئەو قسەیە کە ڕووی دەمکێتە پارتی بڵێ پارتی دیموکراتی تۆ بێت چاوەڕێی لیژام بکەیت تەحقیق جاوەڕێی دەستگاکانی پەیوەنددار ناڵێم پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ سەرکردایەتی و سەرۆک بڕیاریان نادەبێ مەڵبەندەکانی یەکگرتوو بسووتێنێ من ئەمەم نەوتە تا تۆ بڵێ مەیڵێ من دەڵێم بەسەراحەت بڵێ تۆ حکوومەت لەوێ پارتیە لە 100 مناڵی ئەو بێشەکانیش خەریکە بزانن خۆت زیینەوە لەم حەقیقەتانە پارتی لە ئەکسەریەتە لەگەڵ کە بڵێ پارتی سووتانی حکوومەتە من ئەکسەرێتی انتخابی ناڵێم بالمطلق لە 100 لەوێت تۆ حکوومەتی بەرپرسیاری لە ئەمن لە ئاسایش لە گومرگی برایم خەلیلۆ بەڵام هەمووی ملتەزیمە بەرپرسیاری تاوەکو ئاسایشی خەڵک لە هەمووی ملتەزیمە قسەکەم منیش دەڵێم چونکە تۆ حکوومەتی و هەموو بەرپرسەکانی حکوومەت لەوێ هیتۆن هەموو دەستگا ئەمنیەکان بە ئەمری لق و ناوچە بەڕێوە ئەچن و حکوومەتێک لەوێ بەناوی حکوومەتی یەکێتی لێ وجودی نییە تۆ بەرپرسی لە 100 ئەم مەوزوعە یا خۆت کردوتە یا دەزانی زۆر سپاس دکتۆر مەسەنا مامۆستا پرسیارێک تۆ باس لەواکەی کە ئەگەرێکی بەهێز هەیە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەلایەن هێزێکی دەرەکیەوە بەکاربێت تۆ ناوێنەی هەڵخلیسکان من پرسیارەکەم من لە تو ئەمەیە ئەتوانی بەڵگەیەکەم پێ بڵێ بەڵگەیەکی مەلموس تەحلیل نا ئەوەی کە تەحلیل لە ئەم کردداری کرد بەڵگەیەکی مەلموس لەسەرەوەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بەردەم ئەگەری ئەوایە لەلایەن هێزێکی دەرەکیەوە بەکاربهێنێ بەڵگەکە ئەوەیە هەرێمی کوردستان منعەزیل نییە لە مەسەلەی ئەقلیمی ناوچەی و دووریش نییە لەو ئەحداسانەی کە لە مەنتیقەکە ئەبێ ببینن ئێستا لە زۆربەی ڕۆژڵاتی ناوەڕات بە تایبەتی وڵاتانی عەرەبی حەقیقەتەن یعنی گۆڕانکاریەک بووە بەهاری عەرەبی ناوەنێی شۆڕشی ناو چی ناوەنی ناوی بنێ ئەبینن کەوا لە نتیجەی ئەو ئیستیبدادەی کە لە ڕابردووە لایەن حکومەکانەوە هەبووە ئیسلامەکان زۆربەی دەنگیان هێناوە حەقیقەت لە زۆربەی ئەو وڵاتانە وەکو لە بەدایان شای شارت پێ کرد یەکگرتووی ئیسلامی وەکو پلانێک کە پێشتر کە وەکو حرەکەیکی میانڕە خۆی پیشان دەدا دیارە ئەو سەرکەوتنانی ئیسلامیەکان لەوانە لەو قۆناغە گواستێتەوە بۆ قۆناغێکەوە هەنگاو بنێ بەرەو ئەوەی کەوامە لاسایی ئەوان بکاتەوە بام ئەوان تەقدیری ناکەن کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیەکی جیاوازە لە کۆمەڵگەی عەرەبی لەبەر ئەوە کەوتنەوەتی هەڵەیەکی گەورەوە کە بیانوێ لاسایی ئەوانە بکەنەوە داواکاری ئەمە بۆ ئەوان ئەوەیەکەوە ئەو کردوانەی کە پێی هەڵەسن ئەو تەحریزەی کە ئەیکان ئەو فەرزکردنی خۆ و تێکدانی کۆمەڵگەی کوردەواری بۆی کەوا ئەمە مەشروب فرۆشە نابێ دوکانی هەبێ و ئەمە سەرتەری ماساژە نابێ تحریزی چی وایە تووە ئەم بەیانەی ئەوە تەحریزە دەڵێت ئەم بەیانەی ئەو بەهێشەوە ئیدانەی نەکردووە یان چی دایدانی بکە ئەم بەیانەی نامانێ خۆ لە ڕاستیەکان لەبەر ئەوەی پارتی دیموکراتی کوردستان کۆڵەکەیەکی ئەساسیە لە بنیادنانی فیدرالی و دیموکراسی و ئازادی لە کوردستان لێدانی پارتی دیموکراتی کوردستان کە مستهدەفە لایەن ئێوەوە معنای ئەوە ئەگەیەنێ کەوا ئەو دەستکەوتانی هەرێمی کوردستان ئەوەی مستهدەفە هێزمان لێدانی پارتی دیموکراتیانی لێدانی سەباق تۆزیحی کەم برا لێدانی پارتی دیموکراتیان معنای لێدانی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان ئەوەی بدادوتم چاولێ من دەڵێم مەسئولە ناوخۆیەکانی ئێوە لە دهۆک و زاخۆ ئەو شوێنانە ناوچەی پارتی لەو شوێنە لقی پارتی لەو شوێنە هەندێک بەرپرس ئەی خۆ من ناڵم ڕاستە خۆلوانێ بەرپرسی لقیژنەوە یەکێکی ترە پاراستنە من نازانم خۆتان لە ئێمە زۆر باشتر زانن من دەڵێم لەم ناوچەیە پارتی هەڵەیەکی کردووە نەیتوانیوە نا سنتەرەکان و ئەوانە بپارێزێ و بارگاکان یەکگرتووشی سووتانەوە ئێوە دەڵێن ڕخنە لەوان یعنی ڕخنە لە پارتی ڕخنە پارتیان ڕخنە لە کورد بەم عەقڵێتە قساکەن خاڵێکی تر ئەمانە باوەڕان بە حەربی ئیستیباقیە دەڵێن پێش لەوەی تۆ ببی بە تونڕۆ دەبێ بتکوژم آخر من تونڕۆ نەبووم تا بم بە تونڕۆ هەر وەختێکیش بوومە تونڕۆ کاتە بم کوژیان محاسەبەم بکە تۆ ئێستا دەڵێ بەهاری عەرەبی هەیە لەبەری بەهاری عەرەبی هەیە کەواتە ئەمانەش گەشکە ئەیانگرێ کەواتە بیر لە خۆپشاندانەکەنەوە کەواتە بیر لە کورسەکانی ئێماکەنەوە کەواتە لە ئێستاوە دەبێت دەرسێکیان بینێ ماڵیان بسووتێنین کاتی خۆی زان لە حەڤێ شوباتات بە برادەرانی ئێمەیان چی دەوت لە دهۆک ئەوە لە خۆتان لە مەسئول ئەمنیەکانتان بپرسن دەیان گوت ماڵ و مناڵتان دەسووتێنین
دەیاندوو کورتان دەکوژین بەس یەکێکتان بچێتە سەر شەقام مامۆستا تۆ بەکردەوە کردوتە سووتە سەر لە قیچوار بەربارانە کردووە تەقەت ئەو کەسەی کردی باسی دووەگەکەی جەنابەت با نەچینە سەر مۆزوعانە باسی باشە با بچینە سەر مۆزوعەکان و جوابی دەدەمەوە ڕێگام داخە قسەکانی چاوەکەم بەڕێزان ئەوەی کە ئەم بەڕێزانە گومانێکیان داخە قسەمەکە مامۆستا جان لێکم بەس لە سیاقی تۆ بە گومان من دەکوژی بە گومان دەڵێ مادەم بەهاری عەرەبی هەیە ئیسلامی لەوێ سەرکەوتۆ کەواتە ئەم ئیسلامیانەش لە خۆیان لێ ئەگۆڕێ نەهجی خۆیان دەگۆڕن دەبێنە تنڕە و دەچنە سەر شەقام ئێمە دەکوژن و دەکات ئێمە لە پێشەوە وا لێیان دەکەین ئەمە خاڵێکە ئێمە بنمونە تا بۆ جاکەمەوە چۆن ئێمە عەقڵمان سیاسیە بنمونە من چەند منازەرەم کردو لەسەر ئەم مەسئلەیە شەرنی ڕازبیت قوربان زانیاری بۆ من ڕازی بە کورتی مەسەلەن کاگو شێر زێباری و کۆزیری دەرەوەی عێراق هەڵوێستەکەی پشتیوانی بوو لە ڕژێمی بەشار ئەسەد بەس ئێمە نەمانە پارتی دیموکراتی کوردستان پشتیوانی لە چونکە دەزانم وەزیری خارجی تەمسیلی سیاسەتی دەرەوەی عێراقەکە کە مالیکی داێنێ من نەموت پارتی ئەوەی کرد من ئەزانم چۆن نەقدەگرم ئەزانم چۆن مەوزوعی بم بەڵام دەمتوانیت بۆ گەر بۆ خطابی ئیعلامی و تەهریش قسە بکەم ئەتوانم هەموو جۆرە قسێکی وا بکەم من دەڵێ قسەی خۆت بکە آخر قسەی ئەمەوەیە من دەڵێم ڕجاتان لێ یەکەم نا حیای پارتی ببن نا سەرۆک ئیحراجکەن نە پرۆژەی ئاشتەوایی نیشتیمانی و چاکسازی کە خۆتان ئیعلانتان کرد لەباری ببن وەنە ئاسایش و هەرێمی کوردستانیش بخەنە مەترسیەوە وەنە سومعی هەرێمی کوردستان بە شەڕی مەزەبی و دینی و ئەم شتە دروست کراوانە بخەنە ژێر مەترسی و پرسیارەوە بۆ پارتی باشترە کە ئاعتراف بەو حەقە بکە کە ئەمە ئەو وەکو حکوومەت لێی بەرپرسیارە و دەبێ هەموو مەسئولیاتی خۆشی و دەبوو پەرپرسەکان لەوێ استیقالە بکەن دواکەلمەوەی چیان مۆجا بۆ برادران یەگرتوو کە هیوادارم ئەو ناوی کە لە خۆیان نابوو کە میانڕۆن و حرەکەکی ئیسلامی بەم شێوەیەن هیوادارم ئادەی نەزەر بکەنەوە لە هەڵوێستی ئێسیان کە بە خەتێکی توندڕە و دیارە تەشەنەی کردو لە ناویانە کەوا ڕێگەی لێ بگرن بێنەوە سەر خەتی ڕاست دووەم قسەشم ئەوەیە کەوا داوا لە جەماهیری کوردستانەکەم ئەگەر هەست لایەنێک بەو کردەوانە ڕازیە کەوا لایەنێک بێت خۆی فەرز بکات ئەو تەقدیر بکات چۆن بژیت چۆن هەڵس و کەوت بکەیت ئەگەر نەهاتێتە سەر حکم ئەمە کردەوەکان بێ ئەگەر سبەینێ انتخاباتی بردەوە هاتە سەر حکم زۆر سپاس بەڵێ بینرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە جۆتان لە بە گفتوگۆکردن بوو سەبارەت بە پشێوەکانی ناوچەی بادینان هۆکار و دەرئەنجامەکانی بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر موسە ئەمین مامۆستای زانكۆ و مامۆستا محەممەد ئەندامی ئەنجومەی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی ئەمێدوارم بەرنامەکە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوە بێ زۆر سپاس و شاکر بەخێرتان